سڵاوی کامەران حاجی عومەر وستافی باسی ڕۆژتان لێبێت. ئەم جارە بە دوواداچوون لەسەر چەند کەیسێکی هەستیار دەکەین. کەیسێک کە تاوەکو ئێستا لە هەرێمی کوردستان ڕووی نەداوە و نەبۆتە کەلتور. ئەویش بە ناوکردنی موڵکی خەڵکانێکە کە لە نێو خان و خۆیان دەژین و ئاگاداری هیچ نین، کەسێک دێ بە ساختە موڵکەکەی ئەوان بە ناوی خۆی دەکات یاخود دەیفرۆشێتەوە. ساختەکان لە ڕێگای کارتی نیشتیمانی، لە ڕێگای وەکالە، لە ڕێگای ناسنامەی سەختە بە شێوەیەک لە شێوەکان وا دەکات خاوەن ماڵ زەرەرێکی زۆر بکات. ئەو کێشانە چۆن سەری هەڵداوە؟ چۆن خەڵکانێک دەتوانن کارتی سەختە دروست بکەن، وەکالە سەختە دروست بکەن، چۆن دەتوانن فریوی دائیرەی تاپۆش بکەن؟ ئەمە یەکێکە لە قوربانیەکان. با بزانین کێشەی ئەم قوربانیە چییە؟ پێم بڵێ تۆ دەڵێ موڵکێکم هەیە ئاگاداری هیچ نیم، خانووەکەی من حەزی لەسەرە. چیرۆکەکە چۆن بووە؟ خەمن خانووەکەم هەیە لە فەرمانبەران لە 94 باداوت. خانیەکە بە ناوی خۆمە قەتعاکە بە ناوی من و برایەکەمە بەدەست خۆم کردمە خانی عاد بۆ زەوی بووە. چەند ساڵە کردوتە خانی؟ 7 ساڵە کردمە خانی. 7 ساڵ 8 ساڵە 7 ساڵە عەزی لەسەرە عارد بووە کردوتە خانی. باشە کردیتە خانی. من ئاگام لە هیزبی عەزیان لەسەدانە دوو سیاران لە باقی پێ ڕاشێشاوە. باقی مدیرەکە ئاسانکاری بۆ کردینە. باقی هەستاوە کوڕی مدیرەکەی کە ناوی بووە مدیرەکە ئێستا مردیە لە 2013 چووە دوو سیارە لە باقی ڕاشێشایە. لەوەش زۆر زۆر سەیرانتر ئەوەیە خانەکەی من بای 5 دەفتەریە کابرا هەستە باقی هەژدە دەفتەری دایتە کابرای. تۆ باشە کەی زانیت ئەو مەوزوعە؟ چ وەختێک زانی؟ پاشی 4 ساڵان زانیم. برایەکەم گوتی ئەوە سێسەر ئەفەندی هاتینە دەرێ خانەی دەفرۆشین عزی لەسەرە سیارە پێ ڕاشێشایە. بڕام نەکرد کاتێک چوومە تاپۆی. بەڵێ تاپۆیەکەم بر چوومە تاپۆی تەماشا دەکەم دوو عزی لەسەر خانی منە بە یەک ڕۆژی دوو عزی ساتە سەر تاپۆی من بەبێ ئاگام لێبی. کاتێک چوومە تەنفیزی شتەکە ڕاست دەرچوو چوومە باقی لە باقی دەریکاکەەوە دوو سەر ڕاکێشە تعویلش کرایە. باشە نەگوت کاکە من ئەو کەسم ئەو ناسنامانە سەختەیە هەمووی فێڵ کراوە پێ نەگوتن؟ پێم گوتن گوتیان بڕۆ سکالای تۆمار بکە سکالام تۆمار کردیە. باش 3 ساڵی ڕێکە مسکالام تۆمار کردی. 3 ساڵە تۆ لە دادگای لە محکەمەی بێزار باشە. حاکم چی بووتێ؟ حاکم هەردەوە لێکۆڵینەوەی دەکەن دەرێ پاشەوەی لێکۆڵێن تەوابی ئیحالە دەکرێت لە بۆ محکەمەی جوونە. 3 مانگە هەر ئێستا 3 مانگی ڕێکە کتابە کرا لە بۆ ئەو شاد مختارەیە ئەوە تا ئەمن بە 1 ساعت چوومە کە شاد مختارەکەی گوت کاکە مۆری من نییە تەزویرە. تەزویرە یعنی مختارە تەزویرە مختاریشیان تەزویر کردووە. 3 مانگە کتابەشی مختاری کردی جوابی ئەو کتابە نانێتەوە مختار 3 مانگە نایەتن مۆرەکەی بباتە ئەدەوایە تۆ مافخوراوی تەنانەت ئیشەکانی دادگاش بە سسی دەڕواتە حەقی تۆ زۆر بە سسی دەڕوە. باشە ئەمگۆ لێرە کاسبکارن حالەتی ئەو هەڵە زۆریان کەمە زۆرە بە بەڵگەوە دەڵێن یارە قسەیە حالەتی وا زۆرە. باشە هەستا ئەوە تاپۆی منە هەتا ئێستا زەوی بەتاڵە خۆبینە پێش ئەوەی ئێستاە کە عزی لەسەرە زەوی بەتاڵە ئەوە هەستا تاپۆیەکی لە خۆی کە دەری هینایە بەکەی خۆی پڕی کردیتەوە تەماشاکە نووستی دوو ژوور و عەما منازەم بەکەی خۆی دەستکاری ئەسڵ داوا نییە. بەڵێ ئەسڵ ئەوە تاپۆی ئەسلی ئەوە ئێستا تاپۆی ئەسلی لای تۆ بتاقی باعی دروست کردیە ئەوە بیتە پێش ئەوە بتاقی باعیەتە. باشە ئەمە دواتر یەکێک نیشانی بینەران دەدەین باشە. چێ دەستی لەو کەیسە هەیە؟ تۆ وەکو قوربانیە چێ ئەو فێڵەی کردووە لە تۆ چێ دەستی؟ یەکەم کەس بەرپرس تاپۆیە مدیری تاپۆی بەرپرسا لەبەر ئەوەی لەبەرچی بەبێ نفوسی تو ئیزبارێت و ناتە دەری ئەو ئیزبارێ من کوژ هینیانە دەرێ و کو بردیانە باقی تاپۆ منیان دەری ناو سیاران پێڕاکشا بەس ئێستا شەخسەکان جیرای ناوانە کە سیارەکان بردیان جیراینە بە کەفارەت بەربوونە ئەوانەی کە سیارەکەیان بردووە تاوانبارەکان جیراوە ئەوە زۆر گرینگە. باشە کابرای کە لە ناو خانی من بۆ کرێچەکەی ویژە کردیە بیدایەتی کە دووسێمان کاتە بینە کاتە ناو خانی من ئەوە چووە تاپۆی منی تەزویر کردی ئەوجە دەست لەگەشیە من نازانم زۆر شەریکن. ئێستا داوای چی دەکەی؟ بەرپرسان گیان لە تۆیە یەکەم داوا سەرۆکی حکومەت دەکەم بێتە سەخە لە بۆ کەیسەی من 7 ساڵە عزی لەسەرە 3 ساڵە بەس سکالام تۆمار کردیە هیچەکەم لە دادگای ناڕوە بێزار بوومە بەڕاستی چوومەکە مندی شورتەی چوومەکەن عاکمی 3 عاکم گۆڕایە تا ئێستا دەکەیسەکەی 3 عاکم گۆڕای عاکم سەبا بوو یەکەم جار دووەم بۆ عاکم مازن ئێستا عاکم سەر هەدا سەر هیدا بێهیوا بووی بێهیوای بوومە گەورەترین بەڵگە ئەوەیە ئێستا 3 مانگە کتابەشان لە بۆ مختاری کردیە
مختار نایە مۆرەکەی ببینی و بنێتە ئەدلە جینایی بزانانی ئەو مۆرە ئیبێ بینی باشە کاک حاجی تۆش دەڵێت کێشت هەیە بەڵێ. کێشەکەی تۆ چیە چیرۆکەکەی چۆنە کێشەکەی بنەوەی ئەم لە ساڵی 2004 ملکم کڕیە بەناوم کرایە باشە لە لە 2004 بەڵێ لە 2004 ملکم کڕێ بەناوم کرایە تاپۆ مەرگتێ دایمی لە 2009 ماستەر پلان بردیتی باش ئەرزەکانی بردیە تعویزم وەرگرت قەرەبووم وەرگرت بەڵێ لە 2016 لە کاتی بەناوکردنی کتابەشان لە تاپۆی ناردە شارەوانی دەرێ ئەمە هەڵەمان کردیە لە شارەوانی هەڵە کراوە لە تاپۆی دەرێ هەڵەمان کردیە تاپۆ دەڵێتە شارەوانی هەڵەمان هەڵەمان کردیە معاملەی ئەو هاوڵاتیانە ڕاگرن باشە ئەمنیش قەرەبوو مەرگ لە 2009 قەرەبووەکەم فرۆشیتەوە وەکۆ خەڵکەی ملکم کڕیە نەک ئەوم نەکڕی عقدی زراعیەوەم نەکردی ملکم کردێ بەناو کردێ بەڵێ لە 2016 گوتیان بەناو دەکرد لە وەختی بەناوکردنی ئەو کتابیان نار گوتیان ڕایگرن بەڵێ ئەمنیش هەستم داوام کرد لە محکەمەی ئەنکاوی چێ کێشەکەی بۆ دروست کردووی ساختەکە لە چێە چۆن تۆ مولکێک کە حکوومەت پێت بدە تاپۆکەی بە ناوت بێ دواتر دەردەکەوێت کە ئەمە هەڵەیە یان ساختەیە خۆی ئەوە دەکات ساختە لە تاپۆی ساختە کرا تۆ دەڵێ هەڵە ئەوان دەرێن هەڵەمان کردی هەڵە نابی هەڵە ئەمن بازەکەی 500 میلیۆن دینارە 500 میلیۆن دینار زیاتر لە 5 دەفتەری ئەم زەرەرم کردیە زەرەر کرد باشە ساختەکە چۆن کراوە ساختەکە ئەوەیە کاتی خۆی ئەم لە 2004 کڕیتم لە شخصەی کڕیتم 20 دۆنم عرزم کڕیە 20 دۆنمەکە بەناوم کرایە باشە تاپۆکە بە ناوی خۆ یەک دقا ئەو لە 2023 لە پێش من لە شخصەشکەی کڕیە بە ناوی کرایە بەڵێ یعنی 20 دۆنمی کڕیە ئەو شخصی ئەم لێم کڕە پێشە من لێ کەشکەی کڕیە 20 دۆنەکە بە ناوی کرایە دووبارە بە ناوی من کرایە لەوانەیە چی کردووە بەڵێ ئەم سێمین دەستم چەند جار تەدقیق کرایە باشە لۆ لە تەدقیقی پاشی مانگەشی ساڵەشی 2 ساڵی 5 ساڵی کە قەرەبوو مەرگ بیان گوتبای هەڵەمان یعنی تاپۆ دوای 5 ساڵان بە ئاگاتوە دەڵێ کاکە بەمنی نەگوتی دوای 5 ساڵی بە تۆشی نەگوت پاشی 12 ساڵی بەمنی گوتیە پاشی 12 ساڵی کە لە 2016 ئەم لە کاتی بەناوکردنی ئێستا چی بەسەرات باشە ئێستا چی بەسەراتوە ئەوەی قەرەبۆکەی کە وەرم گرتیە باشە ئەوە قەرەبۆکانە ئەوە بزانە ئەوەش تاپۆیەکە بە ئەوەش تاپۆ کە بەناومە بەڵێ بەڵێ هەروەها هەر ئەوەش مەسەلەن ئەوەی خۆیانە کە خەبیری ئەوەی تاپۆی نووسیتی ڕاستە ئەوەندە عەرزیان هەیە ئەوەندە دۆنمەیان هەیە تۆ پارەشت چووە ئاردەکەشت چووە ئاردەکەشم چووە بەێ ئاردەکە ئێستا شارەوانی نەیدامەوە گوتیان ئەو تعویزەی کە دایتمە تو نیوەی دەیبی عادەکەیەوە نیوەی دەکا ناڵێ پارەم پێداوە کاکە کڕیومە کڕیتم بەس ئەوە دەرێ هەڵەمان کردی شارەوانی چێ تعویزت دەدات چێ هەڵی کردووە فەرمانبەر بووە بەرپرس بووە چێ هەڵی کردووە کاکە هەڵەکەت چۆن بووە فەرمانبەری تاپۆی بووە لە تەدقیقی غەڵەتی ئەوە هەڵەیە هەڵە بووە دەرێ هەڵەمان کردیە باشە هەڵت کردی هەڵەکە چی ینی ڕقەمەکەی لە پادی برێ 16 نووسیوە ئەو شخصی کە عەرزەکەی یەکەم زار فرۆشتیە ئەی پێشە من نایی پێشەوی کە دەدۆنمی هەبووە لە تاپۆی گوتیان 20 دۆنمت هەیە فێڵەکەت بە من نەگوتووە ئێستا بۆ ڕای گشتی فێڵەکە ئاشکرا نەبووە ئەو فێڵەی لە تۆ کراوە چ فێڵێکە فێڵەکە ئەوەی ئەمن 20 دۆنم عەردم کڕیە ئێستا لێمیان کەم کردەوە دەرێت دەدۆنما غەڵەت کردیە دەدۆنم غەڵەت کرا تەزویریان ئەی دەدۆنەمەکەیت کە چێ دەیداتەوە چێ دەمداتەوە ئەم نارم داوام لە تۆ دەڕوە بەڵێ داوام کردێ لە محکەمە 3 ساڵ ئەمنی هیناو برد راپۆرتی بینە بەس تاپۆ مدیری تاپۆی ڕاستیەکان دەشارتەوە مدیری تاپۆی ئەنکاوە ڕاستیەکانی دەشارتەوە کتابی دەکات لۆ حاکمی دەرێ ئەمە بەرپرس نینە لەو هەڵانەی کە لایەنەکان دەیکەن ئەمن چێ بەرپرسادی هەر بە خۆشیان دەرێ ڕاستە تا 2009 ئەو عەرزەی بەناو بووە تا ئیتفاق کرایە حاکم چی گوت حاکم مدیر تاپۆ خاوەن عەرزی هەمووی گاز کرد لە محکەمەی بەیەکەوەی دانن کە قسەی خۆمان بکەین یەقەی مدیر ئەوەی گرد مدیر تاپۆی گرت گوتی باشەوە 20 دۆنمیان کرێن و ئێستا بوویتە دەدۆنم گوتی جەنابی حاکم مۆزەفە غەڵەتی کردیە هەڵەی کردیە ئەو هەڵەیە بازشی زۆرە گیراوە نەژیراوە ئەبەر لێپرس نا ئەمنیان متهم کردی ئێستا دەرێت و داوات لەسەر تاپۆی کردیە تاپۆ غەڵەت نییە بازی محکەمەکەشیان لەسەر کردی تەماڵ لێدەگەی صاحب ماڵ صاحب ماڵ دزەکەی گرت صاحب ماڵی گرت وای لێات من شێوەی لێات باشە تۆ داوای چی دەکەیت ئێستا ئەمن دووبارە ئەمن داوای حەق خۆم لە تاپۆی دەکەم بەس هیچ
هیچ کەیسێکت لا بووە کەسێک لە دەرەوە بێتن ئاردی فرۆشرابێ و ئاگاداریش نەبێ بەڵێ ئاهەیە چۆن ئەم بۆ خۆم لاشتی حسار کڕیم سیمەتری بوو کابراکە کڕیمان هەفتەش بێت و بەناویش کرا لە حەجز ڕایان کرد لێودە لە تەرخیق ڕایان گوتیانەوە نفوسەکە یەک نییە یەک نییە بەڵێ کەوایە ساحیبی لە ئەوروپا دوای گەڕاو لێرکوانە چێژەکە حەل کرا و بڕک پارەیاندای و گەڕاوە گەڕایەوە بەڵێ ئەو یانی کابرا ئاگاداری نەبوو ئاگاداری نەبوو نەخێر باشە هەر لە ئەو ئەوروپا فلتەرانەی لە تاپۆیە ئەو فلتەرانەی کە دەڵێ دەبێت خودی شخصەکە لەوێ مەوجود بی دەڵێ دەبی وەکالەکە ئەو کەسێک کە وەکالەی بۆ کرا فلتەرەکان باشن یان پێویستە زیاتر بکرێت بۆی کاری ساختە لە ناو تاپۆ نەکرێت وڵی بەڕی من پێویستە ریفۆرمێک لە تاپۆی بکرێت کا کامەران بۆچی یعنی ئەوانە زۆر قەدیم لێ کۆمەڵێک کێشە دروست بووە ینی ئەزمونیان هەیە ئەزمونیان هەیە شارەزان بەڵام ئەوانە ئەزمونیان هەیە شارەزان لەوەی کە خزمەتی هاوڵاتی بکەن ینی ئەو کەیسانە دروست بووە بەجددی ینی حالەتی وا بووە خەڵکێک ملکی هەبی کەسێکت کە بە ناوی کردێ بەڵێ هەیە هەیە تۆ بۆ خۆت من بۆ خۆم بەسرم نهاتووە بەڵام برادرت بەسەریات بووە چۆمەوە دە قەزەکە باسی بکە با بۆ ڕای گشتی بۆ حکوومەت ئاگاداری بۆ ئەوی فلتەر زیاتر بکە هەر ئەوەیە بەزە من زیاتر قسەم لەسەر بابەتێشکە هەبوو کا کامەران هەر پەیوەنددارە بە زەوی وزار لە تاپۆ کێشەمان لەسەر تاپۆیە ئێوە کە ڕوسومات دەدەن ئێمە ڕۆژانە گوێبیز دەبین و حالەتانە جێبیز دەبین بەڵێ باشە فلتەری زیاتر پێویستە کارتی نیشتمانی تەزویر دەکرێت وەکالەت تەزویر دەکرێت وەکالە هەبووە تەزویر بکرێت وڵی دەرێن هەبووە من نەم بۆ بەس دەرێن کاکەمەران هەیە بەری زۆریشەوە چۆن پێشێستا دوو هەفتە پێشێستا ئەم حالەتە چوە بەزە من ینی گەواهیەوەی نادەم برێم ینی شتەکە برێم بەڵگەم هەیەیانەوە بەرام زانیم کە بەڵگەکی ساختە کردبوو هەتا لە وەکالەی بەڵگەکان چی بوو بەڵگەکان تاپۆ بوو وەکالە بوو جنسیە و نفوسی کابراش بوو کە کابرا لە خاریز بوو ینی ئەلێرانە ملکەکە لە بەرەوەی زۆر هەرزانتر بوو خەرکێک تەماحیەکی زۆری تێدا کرد شبهیان لێ کرد ینی کەچی سەردانی تاپۆشیان گوتیان وەڵڵە هەموو ئەوەکان تەواوە کاتی نیشتیمانی هەموو شتەکانی هەمووی بەڵام ئەتووەگە برێ ئەمن لە بەرەوەی ساحب داوایەکە نیمە مشکلەکە نیمە بە چاوی خۆت بینیوە بە چاوی خۆم کە لەو خەرکانەوێن دەر یعنی نەگیەک و دوو سێ و چاریش مەسەن کڕی بوشیان دوایە پشەیمان بوونەوە لە بەرەوەی زانیان کابرا لە مەسیحیە و لە ئەوروپاژدادنیش باشە بەڵام ئێستا بەڕێوەبەری تاپۆچی لەو قسانەبی دەڵێ کاکەمانە قسەی سەرشەقامە بۆ خۆیان باز دەکەن ئێمە وردبینیمان هەیە پەنجەمۆر ئامێرمان هەیە کەسێک ناتوانێت ساختە بکە ئەو بەڵگانە یعنی ئەگە لە لای مەژنەبیتن مەسەلەن ئەمە بەڵگەمەە خۆ بەڵگەی زیندووە هەیە ئەوەی پێی گوتی ئەو بەڵگەی زیندوو نیە ئەوە هەیە بەڵام حالەتێک هەیە دووش دەبێت بەڵام ئەگەر بوو بەدا بە پازە ئەمە کارەساتی لێ ئەخر ئەو هەندەش ناکرێتن لۆ یعنی زیاتر فەوزایەکی گەورە دروستبی ئەوانە زیاتر ئەو کەسانی مەسەرن لێرە نینە یعنی زیاتر ئەوانە باندێکردانەوە ئەو کەس تاقیب ئەو کەسانە دەکەن ئەنگۆ دەتوان زیاتر بەدووا باشە تۆ چیتە قوربان خانیەکمان کە عەردێکمان کڕی لە حادی لەس تازەمەدا هەر قسەک هەدەکەم لە حاجی خالیدی لە 320 بە 12 دەفتەر و 20 وەرەقای کڕیمان دامانە ئەو شخصی ئەو شخصە بە ناوی خۆی کرد ڕۆی چوو بە ناو کرد هەفتێک پێچ و ساحبەکەی لێ پێیا بوو وتیان وەرە کو ئەو حەردتان کوتان بەناو کردیە صاحبی خۆی من فرۆشتیتم دار بووم دەراری وەرگرتیە چوویمەوە کنێ گاسمان کردیە چوینەکەن خەسڕی با خەسرۆ ئاگادار بی خەسرۆی تاپۆی خەسرۆ گوتم کا خەسرۆ ئەوکو بەناو کرەیە تی نازانم مۆزە بەناویان کردیە على كل يعني مديري تابو ضلب ناقادر فرمان برنامج فرمان آقاد او آقاد شكل وسخت كان شيء وسخت مناوي كرد عرض يعني بكارتي اجتماعي بالناس نامه بالنفوس بالجنسيه بكارتي اجتماعي متزوير امر زمان من لا تدفتر بيس ولا قبو استقال خسرو شويه نجيبنا سادس كان خسروي بسر هاد جو باري خمر قلت قانش متهر نازم سيان كردي كاز نجيره ولا كاز نجيره كمان يسوي وكالة تزوير ذكري وكالة عامة تزوير ذكري تنسي عراق نفوس تزوير ذكري خارج زود توشيو شيء شيء وكالة تزوير ذكري وكالة تزوير ذكري تنسي عراق نفوس تزوير ذكري باش أو تزويره لنا وشوني وكالة يعني لشوني تكي يعني لنا آخر لوين دري رقمها رقمها اللي طبعاً كاكو تزوير كان طبعاً يا كابراك ديتو عرض شي دفروش من أقام لين يا وراسي مرديا برندو كسيان بزرا ديارني يا دس وكالة كبنا يأدو كسي دكان كديارني باشا إيوه كرينو فروشتن دكان أو حالتان الزور دبيني باشا شون هاولاتيك دلنيا دكنوا كملكك بكري براسي أو ملكك تواوا يعني إيوه ملكك ذكرن
چۆن ینی دڵنیا دەبن کامەڕاست من داوالە و خەڵکان دەکەم کە دەیانوێ عەردەژی بکردنە شوێنێکی چاک بیتن لە دەستی ئەمین بکڕن یعنی مەکتەبەکان بەناوبانگ بن دیار بن معروفن سبەینی شەرمیان بەخۆ بی کە قسان بێتەوە سەریتر نە کابراایەک بیتن بەس لە جادەی بیتن و یعنی هەر لەسەر جادەی بێت بۆ پارەشی کەمیان بە پارەشی خەڵک ئیش بکاتن مەکتەبە فێڵی لێ کامەران ئەگەر تش بە ناوکرا تاپۆت وەرگرت بە ڕسمی یان چ دەمینتەوە چ دەمینتەوە ئارتەیە لە 5 ئەسارۆکان پێشتر تەزویر کرا 5 دەستی کردێ کرایتە خانی پاژ 11 ساڵی ئەجا ئاشکرا بوو پاژ 11 ساڵی ساعیبی لێ پێدا بە گوتی کاکە من عاردەم نەفرۆشتێن تەزویریان کردێ چێ تەزویر کرا لە 5 تاپۆیە لە تاپۆی کرا فلتەرەکانی تاپۆ پێتان وایە وەکو پێویست نییە فلتەرەکانی تاپۆ مۆزەفەکانی تاپۆ هەمووی دەبێت بگۆڕێت تاپۆی مۆزەفەکانی ینی کێشتان ئێوە مەسەلا متمانە نییە کەمتەر خەمە نەزانی کووا کابرەیەک دەچیتن دەچن فایلی لە بۆ دەکەنەوە دسێ نفوسی بمبالی دەیتە دەرێ ساحێبی لە دەرێ دەگۆڕی دەستی ساغ دەکا شکلی خۆی لێدا دەباتە پێش مۆزەفەکەی تاوکە عەشدەکە دەرێت تەواوە لە ناو فایلی نابی بکرێتەوە فایل دەبی فایل و هیچ کەسەشی نەکرێتەوە پاراستنی فایلەکە عادی من ئەو سەنەدانەی تاپۆی یعنی فدرەکانیان زۆر شیلا دەبا بکرێنە سیدی کابرێتی پەنجەمۆی دەکە با کامیرەکە بیتە زوری کاتن پەنجەمۆنی بکاتە ڕقم تەلەفۆن و هەموو شتی دای باغ ناو فایلەکەی باشە پێم بڵێ کەیسەکەی تۆ ئەوەی کە جێویست بووی کە سوکاری تۆ بەسەریا تۆ چی بووە بڵێ خانش 200 متری کابرا هەبوونا باشە چەند کەس کابرا خەڵک دەوڵەمەند خانی و کڕێ و لە مارێ دەرگای داخستە و شەرنێ بەکرێ بدا ئیدی سارەی فرۆشت بوو دوسە نفوسی ئەسی دابی کابرا لە مروی سارێ بەناو بکە باش یان لێوە دابوویە چێ سارێک فرۆش وە کەسێک بڵێ جنسێ و نفوسی وەرگرت کۆپی کرد فرۆشت بی سارەکە لەوێ ڕاک کە بە دوواداچوومان بۆ کرد ئەو شەلەچێەوە سەر هەڵداوە تەزویرەکە ساختەکە لەوێ دەست پێ کرد دیسە نفوسەکە کۆپی کرد هەڵی کرد بوو دوای چەند مانگێک هەستا بزانانی بە خانوشی هەیە کە کابرا دەوڵەمەند و سەفەر دەکە و ئاگە ئیدی خانووکە بەناو کرابوو لە چێ لە هەولێر لە ناو هەولێر لە چگەڕەکە 200 مترە 200 متر لە گەڕەشی مفتی لە گەڕەکی مامەدی تاپۆ جێ لێبی بەڵێ باش تا ئێستاش ئەو کێشە ماوە ماوە باشە بەناو کرایان بەناو نەکرد سێجار کردن فرۆشتی پێکرایە کابراژ ئاگای لە هیچ نییە کابرا سارەی فرۆشتووە کابرا کە دەستەوە سارەی فرۆشتووە لە ئاخری خانەکە کە دەستە و ناو ماڵەکان دەکات و دوسە لە خانیدا تەماشا دەکا کابرا جناگە دەکا لو دێ ئێرەت و کاکە خانی خۆم کاکە خانی خزمەشی نەکڕیتی کڕیتی لە ناوی بەرێ لەوێ کابرا دۆداچووی نۆکردیا بەرێ سێجار کردن فرۆشتی پێکرایە ئیدی مەسوولێکی دیاری هەولێر گاسی سەعەمەش کردیا کابرا سەعەبی یەکەم لەگەت زەوەردانشە کاکە لەگەری پێگۆرا ئیگوتمە کاکەمە چ لەگەت دزە پێک بینەوە دزەک دەبی بگیری ئەوەی ساختەی جیراوە یان نەجیراوە مەسوولەکە لە پشتی زەخت چۆن بەڵگەت هەیە بۆ بەری بە بەڵگەی زوندو ئەوە ئەمن دیارم ڕقم تەلەفۆنی خۆم دەدەم خانووکە تا ئێستا کێشە ماوە ئێسەکە چی بەسەرا تۆ باسی تا ئێستاش ماوە چی بە عشای لەگەری پێک بین سکاڵای تۆمار نەکردووە بەڵێ بابە سکاڵای تۆمار کردووە مەسوولەکە زەکە دەکاکە بڕۆ بە کۆمەڵات لەگەری پێگۆرا بە عشاری خانەکە سی دەفرێت دەکا کاکە پاس دەفرێت داتی و کەستان لە کەسوتەوە بەم شێوەیە بەڵێ بەم شێوەیە ئێستا کەیسەکە لە دادگای مانە لە دادگای هەوە حەل دەبێت هەندێک جار لە هاوڵاتیان دایانەوێت دڵنیایی وەربگرن بەڕاست لە دائیرەکانی تاپۆ لە هەرێمی کوردستان ئەو فلترانە هەیە کە ڕێگری بکات لە دروستبوونی حالەتی ساختە بێگومان فەرمانگەکانی تۆمارکردنی خانوبەرە کاتێک کە مامەلەکان دەستنە ئەو فەرمانگانە کڕیار و فرۆشیار هەیە لایەنە کڕیارە لایەنەشیش فرۆشیارە هەر لە سەرتاوە ینی لە فەرمانگەکانی تۆمارکردنی خانوبەرە چەندین بەشمان هەیە لەو بەشانە وردبینیەکی باش دەکرێت لە سەرجەم بەڵگەنامەکان ئەگەر هەر بەڵگەنامەیەک بۆ نمونە لە فەرمانگەکانی دەرەوەی ناوچەکانی کوردستان دەرچووبی ئەوە ڕاستەوخۆ ئێمە بە شێوەیەکی نهێنی نووسرا و ئاراستەی نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغدا دەکەین و داوای ڕاستی دەرچوونی ئەو بەڵگەنامانە دەکەین بۆیە ئەو بەڵگەنامانە
کە ئەوان ڕاستی دەرچوونی بۆ دەکەن بە نووسراو وەڵامی ئێمە دەدەنەوە کەوا ئەو بەڵگەنامەیە دروستە یان دروست نییە و حالەتیش هەبووە وەڵاممان بۆ گەڕاوەتەوە کە بەڵگەنامەکە دروست نەبووە ئێمە ڕاستەوخۆ نووسراومان ئاراستەی دادگاکان کردیە کەوا ئەو بەڵگەنامەیە دروست نییە لەبەر ئەوەی ئێمە فلتەری زۆرمان هەیە جگە لەمە کە مامەلەکە دەگاتە قۆناغی کۆتایی ئێمە دەستەی وردبینیمان هەیە وردبینی سەرجەم لایەنە یاسایی و تەکنیکی و لایەنەکانی بەڵگەنامەکان هەر بەڵگەنامەیەک ئەگەر بە نادروست دەرچوبیان گومانی تێدابی ئەوە مامەلەکە ڕدەگرن و نووسراوەک ئاراستەی ئەو شوێنە دەکەن کە بەڵگەنامەکەی لێ دەرچووە بۆ ئەوەی تاکید بکەنەوە لە ڕاستی و دروستی بەڵگەنامەکە باشە بەشێک لە هاوڵاتیان دەڵێن ینی ئێمە لەگەڵ چەند هاوڵاتی قسەمان کردوەیەکێکیان دەڵێ من خانوم هەبووە بەڵام خەڵکێکی دیکە چۆ لە ڕێی بانکەوە پارەی ڕاکێشەوە من ئاگاداریش نیم تاپۆی منی بردووە یان تەزویر کردووە و کاریشی بۆ کرا ئەمە حالەتانە هەبووە یاخود نەبووە نازانم ئەو هاوڵاتیە ئەگەر بێ سەردانمان بکە لەبەر ئەوەی ناکرێت تۆ حالەتی تەزویر ڕەنگە لە دەرەوەی فەرمانگەکانی تۆمارکردنی خانوبەرە ئەو حالەتانە ڕوودەن بەڵام ئەگەر ئەو حالەتێکی وە ڕووبدا واتە ئەگەر وێنەی تۆمار تەزویر بکەن بێگومان ئەوە لەو حالەتەدا فەرمانگەکانی تۆمارکردنی خانوبەرە ئەگەر دەرکەوت کە ئەو حالەتە تەزویرە هەتا ئەگەر مولکەکە تۆماریش بکرێ ئەوە چارەسەری هەیە لەبەر ئەوەی مولکیت بە تەقادم لەدەست نادرێ بەڵکو ئەگەر دەدەستیش بکە یان 100 ساڵیش ئەو مولکە تەحویل کرابی بەهۆی تەزویرەوە ئەوە ڕاستەخۆ ئەو هاوڵاتیە دەتوانی بێ داواکاریەک ماف بۆ خاوەن ماف دەگەڕێتەوە بێگومان ماف بۆ خاوەن ماف دەگەڕێتەوە و هەموو ئەو کەسانێک هەڵسوکەوتیشان لەسەر کردیە دەتوانن بگەڕنەوە سەر ئەوکانی تر وە بە بڕیاری دادگا مولکەکەی بۆ دەگەڕێتەوە باشە بەڵام هەندێک جار دەڵێن کاکەمە 3 ساڵە کەیسمان لە دادگایە یعنی هەر ڕۆژێک دەمان هین و دەمان بن نازانین چارە نووسمان بەچیدە خۆتان دەزانن ینی دادگا بە دوای بەڵگەدا دەگەڕێ یعنی ئەوان لێکۆڵنەوەی وردەکەن تاوەکو دەگەنە ئەو ڕاستیەی ئایا ئەو حالەتە هەیە حالەتی تەزویر هەیە یان نییە چکە لە بیرمان نەچی هەندێک جاریش هەیە تەواتۆ هەیە لە بینی ئەو خەڵکانە لە بینی ئەوانەی کە دەڵێن ئەوە مامەلەکەمان بە تەزویر ئەنجام درراوان بە ساختە ئەنجام درراوە ڕەنگەوانە بی ڕەنگە ئەوە ینی شەر نییە ڕازبی بێگومان شەرکە کەیسێک دەخاتە ڕوو شەر نییە ڕازبی دادگاکان ئەوە یەکلا دەکەنەوە کە ئایا ئەو کەیسا باشە فعلەن حالەتی تەزویری تێدا یان تێدانە باشە دکتۆر سەبارەت بە ینی بەو کەسانەی کە دەڵێن ساختەی هەیە لەلای ئێوە حالەتی وا تۆمار کراوە ئێوە لە فلتەرەکانتان لە وردبینی دەستان بە کەیس داگرتووە کە خەڵکێکە بیمەبەستی هەبووە تەزویر بکە لە بەڕێبەرایەتەکانمان بە تایبەتی لە سنتەری شارەکان ئامێرمان هەیە ئەو کارتی نیشتیمانیە ئامێرەکە بەدەری دەخە ئایا ئەو کارتە نیشتیمانیە بە شێوەیەکی دروست دەرچووە یان بە شێوەیەکی ساختە ئامێرتان هەیە بەڵێ بێگومانەوەی دەڵێ ئامێری نیە ئامێر هەیە نەخێر ئامێرمان هەیە و ئامێرەکەش ئەومان بۆ دەردەخا ئەگەر حالەتی تەزویر هەبووی یەکسەر ئەمە ئەو حالەتە دەگرین و ئاراستەی دادگای دەکەین بۆیە خەڵک دڵنیا دەکەین حالەت هەبووە دەستان بەسەر داگرت حالەت هەبووە یان تا ڕاتان گرتمێ مامەڵەکە برن کامە ساختەیە حالەت هەبووە و هەواڵەی دادگاشمان کرێ بەڵام دڵنیایان دەکەینەوە ئەو حالەتانە لە فەرمانگەکانی تۆمارکردنی خانوبەرە ئەوها بە ئاسانی تێ ناپەڕی باشە هاوڵاتێکی تر دەڵێ 3 ساڵە من ئۆتۆمبیلێکم کڕیوە ناسنامە و باری کەسێتیم داوەتە کەسێ بەڵام لە کۆتادا ئەو چۆخانەکەی منی فرۆشتووە لە ڕێی ناسنامەکەی من 3 ساڵە ئاگادارش نیمە دواتر چوومە دەبینم بە ناوی یە کەسێکی تری کردووە نازانم حالەتی ئەو برادرە چۆنە بەڵام دەبینی زۆر جار هەیە ئەوانە کە سیارە دەکڕن دەچن مولکەکانی خۆیان ڕەهن دەکەن کە مولکیان ڕەهن دەکەن ئەو ڕەهنکردن مودەی هەیە کاتێک کە مودەکە تێدەپەڕی و پارەکە ناداتەوە خاوەنەکەی خۆی بێگومان ئەو هاوڵاتیە مافی خۆیەتی کە بێ داوای ئەوە بکاکەوە ئەو ملکەی کە لە ڕەهندانراوە بخرێتە مزایەدە بەوەی بە شێوەیەکی یاسایی مافی خۆی بەدەست بهێنی زەمە نازانین ئەو حالەتانە ڕەنگە لەم جۆرە بیتن ینی ئەگەر بەهات وایە ئەو هاوڵاتیە بێتە لای ئێمە با بزانین کەوای دەرگاتان کراوەیە دەرگای ئێمە کراوەیە هەر کەسێک سکاڵای هەبێ بەڵام لەسەر ینی حالەتێکدا ئێوە ئامادەن هەر کەسێک سکاڵای هەبی ئێمە بە بەردەوامی لیژنەمان هەیە و بەشمان هەیە تەنانەت بەشی تایبەتمەندمان هەیە بە لێکۆڵینەوەکان بەشی لێکۆڵینەوەکان بە بەردەوامی لێکۆڵینەوە لەو کەیسانە دەکەن و هەر حالەتێک لەم جۆرە هەبی بە ئەو هاوڵاتیە بێ با بزانین چکە احتیمالی هەیە خۆی زۆر جار هەیە خەڵک خۆی وەکالە دەداتە کەسێکی تر
طبعا كاتو وكالة ببي قانون الوكيل هو كالأصيلة واتأتو أو ما فت بيدا كرشي هذا بوريابه تنهر كسك وكالة ده بوريابه ڕێوشێنە قانونیەکانمە باشی بگرێت بێگومان دەبی وریابی چکە ئەتوو کاتەکە وەکالە دەدەی بۆ مولکەشی دیاری کرا و چاکتر وایە وەکالەیەکی تایبەت بەم مولکە ینی بە ژمارەی مولکەکە وەکالەیە بداتە ئەو کەسەی کە دەیەوێت ڕفتار لەسەر مولکەکەی بکە بەڵام ئەگەر وەکالەی ڕەهات پێدا وەکالەی عامد پێدا گشتی ئەو کاتە ئەو کەسەی کەوە چیلە دەتوانی ڕفتار لەسەر هەموو مولکەکانی بکە ئەمە بە شێوەیەکی یاسایی یاسامەی دیاری کردووە کەواتە خۆی ئەگەر وەکالە دەدا و دوایی خۆشی دەڵێ من وەکالەم داوە بەڵام من پێم نەگوتە بفرۆشی بەڵام خۆت لە ناوەڕۆشی وەکالەکە هەموو مافەکەت پێداوە ما زمانی ئەوان هەندێک جار نەزانی و لێک تێنەگەیشتنە لە مەسەلەی یاسا و ناوەڕۆکی یاساکان دێک جار هاوڵاتیان بێگومان چکە وەکالە لە فەرمانگەکانی دادنووس دەدرێ مەفروزە دادنووس ناوەڕۆشی وەکالەکەی بۆ بخێنێتەوە بڵێ کاکە تۆ وەکالەت داوە لەناو ئەم وەکالەیە ئەم ڕفتارانەی تێدایە وەکاتە کە دێتە فەرمانگەکانی تۆمارکردنی خانوبەرە ئەگەر ڕفتارەکەی تێدا نەبی فەرمانگەی تۆمارکردنی خانوبەر وەکالەکە ڕەت دەکاتەوە بۆ نمونە ڕفتاری فرۆشتن زۆر جار هەیە وەکالە دەدرێ با وەکالەکە گشتیش بی بەڵام دەبی جۆری ڕفتارەکە دیار بکەن چیرۆکی ئەو هاوڵاتیانەمان خستە بەردەم بەڕێوەبەرایەتی گشتی خانوبەرەی هەرێمی کوردستان کە باسییان لەوە دەکرد بە شێوەک لە شێوەکان بە ساختە مولکەکانیان لەلایەن هەندێک کەسەوە دەستی بەسەردا گیراوە بەڕێوەبەرایەتی گشتی تۆمارکردنی خانوبەرە دەڵێت حاڵەتێک لەملا لەولا بە شێوەک لە شێوەکان تاوەکو ئێستا لە لای ئێمە ڕووی نەداوە هەر کەم تەرخەمیەکیش ئەگەر لە لای هاوڵاتی یان لەلایەن کەسانی دیکە بوو بێت ئەوە دەرگاکانی ئەوان کراوەیە کە سکاڵە تۆمار بکەن و بەدواداچوون بۆ کێشەکانی ئەوان بکەن دەشڵێن تاوەکو ئێستا تەواوی مولکی هاوڵاتیان لە هەرێمی کوردستان لە دەستێکی ئارامدایە فلتەری زۆریان هەیە وربینی زۆر دەکەن کە ئەو کەسانی بیانەوێت ساختە بکەن و مولکی خەڵک داگیر بکەن ئەوان ڕێگری لەمە دەکەن لەگەڵ ئەوەشدا دادگاکان یەکلاکەرەوەی هەموو کەیسەکانن ئەگەر دوای 100 ساڵی دیکەش بێت هەر کەسێک بە ساختە مولکێکی دیکەی کەسێکی دیکەی گرتبێتە دەستی خۆی ئەوە دادگا بڕیار دەدات کە ماف بۆ خاوەن ماف بگەڕێنێتەوە تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ